سەرقاڵی ئامادەکردنی مۆدێلەکانیەتی. لارا دزەی زۆر دەمێک بوو. چاوەڕێی هاتنی ڕۆژێک بوو لە پاریس لەسەر سەکۆی هەفتە نمایشی جلوبەرگ دیزاینە کوردیەکانی نمایش بکات. سەروپێچ، کۆڵوانە، ملوانکە و بازن هەموو ئەوانە دەبێت لەگەڵ ڕنگ و دیزاینەکانی زۆر بەسەریقەوە ڕێک بخات. جلوبەرجی کوردەواری بە زێڕ و بە زی و جوانە بەبێ ئەو وردەکاریانە جوانەکەی یعنی هەموو تاواکەری یەکترن. یەک مانگە بەڕاستی نەخەوتم چونکە زۆر مەشغولی ئەو دیزاینانم، زۆر مەشغولی هەڵبژاردننی مۆدێلەکانم، بەس وابزانم هەمویان جوانن. هۆڵی هەفتە نمایشی پاریس پڕ بووە و هەموو چاوەڕێی نمایشەکەی لارا دزەین. بە موزیکی باوکی هونەرمەند هۆمەر دزەیی یەکەم نمایشی کۆمەڵە دیزاینی لارا دەستی پێکرد. کۆمەڵە دیزاینی خەون، ئاگر و زەریە هەریەکێکیان بە موزیکی تایبەت نمایشکران. نمایشکاران هەموو ئەوروپی و بە شێوازێکی تایبەت دیزاینەکانی لارایان پێشکەش کرد. وەک خۆی دەڵێ بەم جۆرە خەونەکەی هاتە دی. خۆنەکەم هاتە دی. بەڕاستی زۆر دڵخۆشم کە کولتوری کوردەواری دیزاینە ڕەنجینەکەمان گەیشتە سەر شانۆی جیهانی و بەشدار بووم لە هەفتەی نمایشی پاریس. زۆر دڵخۆشم. بەدڵێکی پڕ لە خۆشەویستی و پڕ لە هیوا دیزاینمکردن تاکو بگاتەوە ئاستەی جیهانی کە ئەو ڕۆژ گەیشت هەموو جیهان ڕەنجی کولتورەکەمان لەسەر ئەم شانۆی ببینێ. بەڕاستی لەوانەیە لە بیر نەکەم ئەم ڕۆژەی بەڕاست. بۆ پشتیوانی لارا دایک و باوکی ئامادەی ئەم نمایشەی کچەکەیان بوون. هەرچەندە باوکی حەزی دەکرد لارا وەک خۆی ببێ بە گۆرانی بێژ، بەڵام دەڵێت لارا هونەرمەندە و هەرچی بکات جوان دەیکات. ڕاستەکەی ئەوەی لارا خۆی هونەرمەندە، لەبەرەوە من دەمێک کار هەستم پێکرد لە مناڵیەوە من هەستم پێکرد کە لارا هونەرمەندە. جگەلەوە دەنجیشی زۆر خۆشە. هەرچەندەکە من حەزم لێ کرد کە لارا وەکو خۆم گۆرانیش بڵێ بێ بە گۆرانی بێژ کارەکانی لاراییم هەموو پێ جوانە، چونکە خۆی خاوەنی هەستێکی زۆر ناسکە و بەڕاستی ئەزانێت چی هەڵبژێرێ. لەبەرەوە هیچ شتێک نەهی لارا کە من حەزم لێ نەبێ. ڕەنگی قماش و ڕێخستنی دیزاینە جلی کوردیەکانی بە جۆرێک میوان و دیزاینەرە جیهانیەکانی سەرسام کردبوو کە هەموو تامەزرۆیی بینینی بوون. بە بڕوای من لارا دزەیی ئایندەیەکی گەشی هەیە، چونکە ئەوە خولیای خۆی بوو. دیزاینەکانی ئەو نوێنەرایەتی ئەوە دەکات کە خەڵک دەیانەوێت بیبینن. ئەوەش مانای ئەوەیە ئەو ژنە زۆر بەهێزە. هەمومان دەزانین کە ژنانی کورد لە ڕادەبەدر جوان و بەهێزن و پاریس کۆمەڵە دیزاینەکانی ئەوی پێسەرنج ڕاکێشە. هەمومان بۆ بینینی ئەم ژنە کوردە بەهێزە لێرە وەستاوین. هەروەها مۆدەی کوردیە بەدابوونەریت و هەموو کاری چنین و کاری دەستی زۆر جوان و زۆر دەوڵەمەندە. دڵنیام ئایندەیەکی گەشاوەی دەبێت. کارکردنی بەردەوامی لارا دزەیی بەم دیزاینە ناوازانەوە وا دەکات لەسەر ئاستی جیهانی ببێتە بڕاند و بتوانێت لە جیهان بەگشتی نمایشی کارەکانی بکات. لارا دزەیی بەر لە ساڵێک بە کۆمەڵە دیزاینی خەون هاتە نێو دنیای فاشنەوە. خەونەکەی ئەوە بوو جلوبەرگی کوردی بەرێتە سەر یەکێک لە گرنگترین سەکۆکانی مۆدەی جیهان. کاتێک باسی هەفتە نمایشی جلوبەرگی پاریس دەکرێت دەبێت دڵنیابێت کە ستەیجەکە بۆ گرنگترین دێزاینەر و براندەکانی جیهان. لارا توانی جلوبەرگی کوردی لەسەر ئەم ستەیجە نمایش بکات. ئاڵاشاڵی ڕوودا و پاریس.